کاویش ئەو ڕووداوەیە کە دوێنێ لە تورکیا ڕوویداوە ئەو پێشاتەیە کە پێش هاتووە ڕاستی وا دیارە وەک باسەکرا ئەم ڕۆژ ناڕزایەکان بەردەوام بێ گەرچی شتێکی ئەوتۆ من لە ئەواڵەکانە نەبینیوە بەڵام خەبەری ئەوە هەبوو کە گوایە سعات 6:30 ئەم ڕۆیا خودت سعاتێک بەر لە ئێستا خۆپیشاندانی گەورە لە ئەستەمبول بەڕێکخرابێت دووبارە دیارە باسەکە سەبارەت بە پیلانێکە کە ئەردۆغان دەمێکە نەخشەی بۆ کێشاوە و نەخشەی بۆ کێشێ و ئەویش پەخستنی کاندیدبوونی ئەکرەم ئیمام ئۆغڵووە کە یەکێکە لە بڵین سیما بەرجەستەکانی جەهەپە و بە جۆرێک محافظ یاخود مدیر بەلەدەی شاری ئەستەمبوڵە کە ڕسم و عادە دوایە کەسێکە بێ بە مدیر بەلەدەی شاری ئەستەمبوڵ قۆناغی دوای ئەوەیەکە بێ بە سەرۆک کۆمار خودی ئەردۆغانی شەر بەو ڕێگایە هاتوو بوو بە سەرۆک کۆماری تورکیا و قسەکە لەسەرەوە بوو وەختێک کە بوو بە سەرۆک شارەوانی ئەستەمبوڵ کە ئەو بەهێزترین کاندیدە بۆ بەرەنگاربوونەوەی ئەردۆغان دیارە دەمێکە پیلان بۆ ئەکرەم ئیمام ئۆغڵۆ دانرێ ساڵی ڕابردوو داوایشی لەسەر قەید کرا لە دادگایە کە گوایە بە یەکێک لەوانەی کە سەبارەت بە هەڵبژاردنەکان قسەیان کردووە یاخود تەقیمیان کردو پێم وایە قازیەک بوو یاخود دادوەرێک بوو قسەیەکی کردبوو کەی کردە ئەوەی کە ئەو دادوەرە بێعەقڵە لەسەر ئەمە قەراروا بوو بیچن زیندانی بکەن و 3-4 ساڵ لە زیندانە بێ بۆی کەوا نەتوانێت تر خۆی کاندید بکە بۆ سەرۆکی تورکیا لە هەڵبژاردننی داهاتووە ئەوە سەری نەکرد ئەم جاریان دوو پیلانیان بەیەکەوە ئەنجامدا یەکێگەوانێ بەپی دەستور کەسێکە بێ بە سەرۆک کۆمار لە کاندید دەبێ بۆ سەرۆک کۆماری لە تورکیایە ئەبێ بڕوانامەی دانیشگای هەبێ خەلەلێک لە بڕوانامەکەی ئەکرەم ئیمام ئۆغڵوا هەیە کە 12,000 شتێک لە تورکیا هەمان خەلەلیان هەیە هەمان کێشیان هەیە ئەمانە کە چوون معادلی تەواویان نەهێناوە یاخود دەرەجەی تەواویان نەهێناوە بۆی لە زانکۆی ئەستەمبوڵ بخوێنن یاخود لەوێ خوێندن تەواوکەن بەشییان چوون بۆ خۆبرز لە زانکۆیشی ئەمریکی خوێنکاران دیارە 30 شتێک ساڵ لەمە بەرە و مەسەلەیە کراوە ڕۆیشتون لەوێ بڵێن دەرەجەکانیان باش کردو و ساڵی دوایەوە لێوە وەرگیراون و لەوێ ئەو خوێندان خوێندووە توانیوانە نەقڵ بن بۆ زانکۆکەی ئیستەمبوڵ بۆی لێ ئیدامە بە خوێنی خۆیان بدەنەوەی کە لە زانکۆی کە هاتوونەتە بۆ زانکۆیشی تر دیارە ئەم کارە نزیکی 12,000 کەس کردوێت یەشێک لەوانە ئەکرەم ئیمام ئۆغڵووە بەڵام ئێستای تر ئەمە گوایە دانیشگا بڕیاریاوە کە ئەو بڕوانامەیە تەواو نییە ساختەیە جێگای سەرنجەوەیە کە هەر لە هەمان زانکۆیە ژنێکە پرۆفیسۆرەوە سەرۆکی بەشێکە لە ناو ئەم زانکۆیە یەکێک لە کۆلیجەکانە ئەویش هەمان بڵین دۆخی هەبووە کە ئیمام ئۆغڵۆ بووە ئەویش ئێستا لە پرۆفیسۆری دەرکراوە تقریبا 28 کەس لە زانکۆیە شادەکانیان لێ سەنراوەتەوە دووبارە بوون بە هینجا پرسیارەوەیە ئەم پرۆفیسۆرێک دنیا دەرسی بەیەک نیاخێنە کاریش بوتۆتەوە کە تەخەڕوجیان کردوان چیان لێ ئەمە بەشێکە لە پیلانەکەی تریژەوەیە گوایە تۆڕێکی تاوانکارین کۆمەکیان بە پەکەکە کردووە نێستە بەر لەوەی کەوا بێم شتێکم بینین لە جێگایەکان نووسراوە گوایە 100 ملیۆن دۆلاری ناردووە بۆ قەندیل و بەم جۆرە هاوکاری بڵێ قەندیل و بڵێن ئەوانی کردووە و ئەم بەشێک لەم گروپە تیرۆریستی لە ناو حکوومەتەکە و لە ناو دەسەڵاتەکەی خۆیان جێ کردووەتەوە و هەروە گەندەڵی کراوە پاری زۆر سەرف کراوە کە دیارە هەموو ئەمانە تۆمەتی هەڵبەستراون بەڵام باسەکە لە تەوقیتەکەیەتی بۆ ئللا بزار لێرەیە کرا من بەوە اکتیفاکەم حەز ناکەم زۆرتر وەخت بەرم پێم خۆشە باری سەرنجی تۆ بزانم دواتر ئەم تەفاسیری تریژ لەم بابەتەوە قسە لێکم فەرموو ئەوەی منیش ئەم دوو ڕۆژە تاقیبم کردووە شاید تۆ زیاتر وردەکاریەکانت ئەو جۆری باس کرد تاقیب کردو ئەوانە یەکەم بەبا ئەوە بزانین ئەمە کێشەی باڵەکانی هەیەت حاکمەی دەوڵەتی تورکیا عقبەت جەهەپەش
دوای لە ئاخرین تاوجێ بزانم لە ئاخرین هەڵبژاردنێکە کە کرا و باسی سەر و کۆمار و پارلمان و ئەوە بوو حزبی دووەم بوویت وەنیە ئەوە خۆش ئەوە دەورانێک ئەمانە کەماریستەکانن ئەتا تورکیەکانن خۆیان بە سکۆلارە زانن ئەمانە ساڵانێکی زۆر دەسەڵاتیان بوو ئێمە هەموو بینەر و بیسەر ئێمەزان ئەمە کێشەی باڵەکانی بۆژوازی نێو هەیەت حاکمەی دەوڵەتی تورکیە کە لەم نەپرسی هەر بارێکی و هەر کامیچان حەسەبەکەی دەستە و دایرە و باڵی زۆر کۆنەپەرست دژەکرێکار دژە مافی ئینسان بوون سابقەشیانەوە نیشانەدا خودی تورکیە و سیستمەکەی ساڵانێکی زۆر بە وڵاتی کودەتاکان مەشهور بوو و باری ئیستبدادی لە حاکمیەتدا قەوی بووە بەڵام معلومە لە 20 ساڵی ڕابردووە بە زۆر دەلایل بەوەی کە عاقبەت وڵاتێ بووە خۆی جزئی ئوروپا حساب کردووە ویستویە بێتە نێو ئیتحادیەی ئوروپا کەشمەکەشی نێو باڵەکان و ڕقابەت لەگەڵ یەکتری مەجالە کراوە بۆ ئەوەی خۆیان پێڵەن دموکراسی لە نظر منەوە لە وڵاتێکی تەواو ئیستبدادیەوە لانیکەم 20 ساڵی ڕابردوو ببێتە حاڵەتێکی نیوە ئیستبدادی مەسەلەن لەگەڵ جمهوری ئیسلامی یا لەگەڵ دەورەی باسی سەدام فەرقی بووە لە هەموو ئەوانەدا بەڵام معلومە لە 15 ساڵی ڕابردووە مەدام ئۆردۆغان و AKP اتفاقا بەو دەرەجە لە پشتیوانی کە لێیانە کراوە ئەوانە هەر ویستویانە اتفاقا ئەم نەمتی ئیستبدادیە زیاتر بکەن ئەم دەرەجەیەک لە ئاواڵە بوون لە کۆمەلگاکەدا ئەگەر وجودی بوو 20 ساڵەوە پێش حتا ئەوە بەرتەسکردترکەنەوە خۆ ئێمە ئەزانین عاقبەت ئەو ئاعترازاتەی پارکی گەزیان چۆن سەرکوت کرد هەرم دەوڵەتی ئەردوغان کە ئەو وەختە نخست وەزیر بووانە بە تایبەت مەودای فعالیت و هەڵسوڕان بۆ بەرەی چەپ بۆ بەرەی ئازادیخواست لەوێنە زۆر محدودتر کراوەتەوە زۆر تەنگ کراوەتەوە جەهەپە ئەوانە عاقبەت وەکو حزبی میلی گەرای ئەوێنە ئێستا کونێ مەجاری زیاتریان بووە بەڵام ئێستا لەم کەشمەکەشەی ئەم باڵانەی بۆژوازی نێو هەیەت حاکم و بە تایبەت جەهەپە کە ڕەقیبی ئەسلی AKP و ئۆردوغانە و بۆ انتخاباتی داهاتویان کە 2028 منیش پێم وابێ ئەساسی دەلیلە سیاسیەکەی ئەساسی ئەنگیزە سیاسیەکەی لەم پەروەندانەی ئێستا هاتوونەتە من و تۆ پێم وابێ ناتوانین بڵێن ئەرە و پەروەندانە چەندە واقعیە چەندە واقعی نییە بەڵام گوایڵم 4 ساڵ لەوە پێش ئەو وەختەی کاندید دەبوو بۆ شار بۆ بەلەدیەی ئیستانبول بۆ چونکی پیان وانە بۆ ڕێی دێنێت چونکی پیان وانە گاتەوە مووقعێتە پیان وانە ببێتە ئەو ڕقیبە یا محدودیەتی دیکەیان بوو منی پێم وابێ لە کێشەی ئەمانەدا هەموو پیلانێک ممکنە هەموو پەروەندە سازێک ممکنە بەشێکی زۆریەوانەی ئەو جۆرە ئێدعاکەنەمە پیلانێکە کە دەوڵەتی حاکم دەوڵەتی ئۆردوغان خەریکە دروستێکا بەرابەر بە نەیارەکانی بەرابەر بە ڕقیبەکانی ئەوەی ئێمە ئەتوانین تەماشای بکەین ئەویش ئەوەیە ئالەم پرۆژەدا ئەگەر دەوڵەتی ئۆردوغان سەرکەوتن بەدەست بێنێ معناوەیە فەزای ئەو کۆمەلگای ئیستبدادی ترە بێ فەزای ئەو کۆمەلگایە تەنگ و بەرتەسکترە بێ بۆ هەرنەوە هەڵسوڕانێکی سیاسی بۆ ئەم یا ئەو جناحی نێو هەیەت حاکمە و بە تایبەت بۆ کۆمەڵانی خەڵک بۆ بەرەی چەپ بۆ بەرەی ئازادی خوات بۆ هەر بەرەیەکی حەخوازی بۆ یەکانە لەم کەشمەکەشەیە وا بە قازانجە ئۆردوغان شکست بخۆ لوتی بشکێ خۆ منەزانم ڕەقیبەکەشی کە حزبی جاپەیە نە لەلایەن من و تۆ نە لە جێی پشتیوانیە نە تەرەخی خوازە نەیشت بەڵام لەم کەشمەکەشەیە کێشەی ئەم دوو باڵەی نێو دەسەڵات لەم دوو باڵەی بۆژوازی ئەگەر دەوڵەتی حاکم شکست بخوا حتا ئەگەر بە قازانجی جەهەپەش بشکێتەوە سبێنێت دەسەڵات بەدەست بگرێت ببێتە ڕێی جمهور ئەویش ئەو دەرسە وەرەگرێت ناتوانێت بەم شێوە ئیستبدادیەی ئۆردوغانی کارەکەی ئیدامە بدا دەرەجەیەک لە ئاوەڵەبوونی ڕەنگە کۆمەلگای تابێت دا بۆ یەکانە واقعا من شخصان ئومێدەوارم لەم کێشەدا دەوڵەتی حاکم و دەوڵەتی ئۆردوغان لوتی لە بەرد بکەوێەوە شکست جا ئەوەی کە من ئاگاداریم لە هەواڵەکان و کە بڵێن لەم چەند ساعتی ڕابردووشە بە شوێنەوە بووم و هەوڵم داوە زۆرترین زانیاری وەرگرم من وا ئەزانم کە بەداخەوە ئەو ئەگەرەی کە
ئەردۆغان شکست خوا گەرچی خۆپیشاندانەکانی دوێنێ زۆر فراوان بوون و من زۆر لە فەیسبووکیش لە سوۆشال میدیا بینیم کە خەڵک ئومێدێ خواستکەوە ئەردۆغان کۆتایی هاتوو چینە هەڵبێت و هەیەگان ڕای کردووە و وایە تورکیا جێهێشتووە یا خۆی شاردۆتەوە یا ئەم بابەتانە حقەتەکەی ئەوەیە کە ئەو مۆزوعە بەو شێوازە لەوە ناچێت بۆ شێوازە بچێتە پێشەوە و ئەگەری سەرکەوتنی ئەم خۆپیشاندانانە زۆر نییە ئەگەرچی خەڵک زۆر تووڕێە لیرە بۆ یەکەم جار مەرزێکی زۆری بڵین کە پێشووتر ئاوا نەزم نەبووبەوە وای لێ هاتکەمە کاتە هەژاری کاتە نەداری بۆ خەڵک بەشێک لە خۆپیشاندەرانی ئەستەمبوڵ تەنانەت دوێنەکە خۆپیشاندانیان کردبوو بە بڵین لە هین لە قاپ و منجەڵدان خۆپیشاندانیان کردبوو کەمە نیشانەی برسێتی ئەمە یەکێکە لە ئەو بڵین عادەت و تەقالیدانەی ناڕزایەکان لە تورکیایەکە ئەنجامەدرێکە لە بڵین قابلە مەعدەن بەوەی کە ئێمە برسیمانە یاخود وەز ئیقتصادی ئەوانەمان نالەبارەیانی وەز ئابوووریەکەش زۆر تێک چووە بەڵام ئەوەی کە ڕاستی ئەوەی کە لە پاشخانی ئەم مۆزوعەوە هەیە ئەوەیە دەمێکە ئەردۆغان مەبەستی ئەوەیە کە ئەم پەلامارە بە و دەمێکە هەستەکە کە بڵین ئەکرەم ئیمامۆغڵۆ بێ بە هەڕەشەی ئەوەی کە قەرار وا بۆ ڕۆژی یەکشەمە بکرێ لە چەند ڕۆژی داهاتوە بکرێ کاندیدبوونی ڕسمی ئەکرەم ئیمامۆغڵۆ وەکو یەکەمین کاندیدی جەهەپە بۆ هەڵبژاردننی داهاتووی سەرۆک کۆماری بۆم چینە جەهەپە کارێکی بکردایە کە داوای هەڵبژاردننی پێشوەخت بکات و بە جۆرێک ناڕزایی بۆ ئەو دەربڕێ ئەوانە بۆی کەوا ئەمە فەرز کرێ بەڵام ئەوەش نەبووایە هاتنی ئەکرەم ئیمامۆغڵۆ وەکو کاندیدی جەهەپە هەڕەشێکی گەورە بوو بەسەر ئەردۆغانەوە لە بەرەوەی تەواوی بڵێن ڕاپرسیەکان نیشانەدەن کە ئەو لە پێشەوەیە و ئەگەر بەهاتایە ئەگەر هەڵبژاردن ئەمڕۆ بکرێ حتمەن وەلابوو ئەکرەم ئیمامۆغڵۆ جێگەی ئەردۆغان ئەگرێتەوە قەزەکە ئەوەیە کە ئەردۆغان لەم هەوڵەیە کە داوێتی چاوەڕی تەوقیتێکی دیاری کراو بوو 48 سەعات بەر لەمە ئەردۆغان بە دوور و درێژی لەگەڵ ترامپا قسەی کردووە قسە و باسی کردووە بە جۆرێک نەخشەیەکی لەو بابەتانە لە ئارایە کە بۆ گۆڕینی خۆرهەڵاتی ناوەڕاستە پێ ئەچێ لەم قسە و باسانەیە ئەردۆغان خۆی ئامادەی نیشاندا بێ بۆی بێ بەشێک لە نەخشەکانی تورکیا و لە ئیسرائیل بە پێچەوانەیە و ئیدعای ئیخوان چێتی و موسڵمان چێتی ئەوانەوە ئەیکا ئەردۆغان مشکلێکی گەورەی وای لەگەڵ ئیسرائیلانیە بە بەردەوامی لە خلالی ئەم کوشتارەی کە لە ئیسرائیل ئەنجامەدرێ بەنزینی دەبابەکانی ئیسرائیلوانە بەشی زۆری ئەو بەنزینی ئازەربایجانیە کە لە ڕێگەی تورکیاوە هەواڵی ئیسرائیلەکرێت لەبەرەوە سەرباریەوە کە قسە ئەکرێ مقاتەعاکەین و وا ئەەکەین و ئەبێ ئیسرائیل دەست بەردار بێتەوەمانە کۆمەڵێک شعارات و کۆمەڵێک تەبلیغات و کەردۆغانی کرد بەڵام لە بنەوە هاوکارێکی زۆر نزیکیان لەگەڵ یەکترا هەیە ئەم دوو دەسەڵاتە فاشست و کۆنەپەرستە وا دەرئەکەوێت کە ئەردۆغان قەولێکی معینی وای وەرگرت بێەوە هەستی بەهێز کرد بێەوە ئەمە لە ڕاستیە پەلاماری خەڵک نییە بۆ سەر ئەردۆغان پەلاماری ئەردۆغانە بۆ سەر نارەکانی وە تیسبیتکردنی ئیستیبدادێتی من پێشنیارم کرد کە تیتری ئەم باسەمان تورکیا لە هەڵدێری ڕاگەاندنی ئیستیبدادی بێپەردەدا بێ حقەتەکەی ئەوەی ئیستیبداد لە تورکیا هەیە تورکیا دیموکراتیەکی وەکو دیموکراتی لیبرالی غەربی ئەوانە نییە بەڵام ئاستێک لە ئاوەڵایی و لە قانونمەندی و ئەوانەی هەڵبژاردنەکان کە هەیە لە تورکیایە ناکرێت مقایسە بکرێت لەگەڵ هیچ کام لە وڵاتەکانی دەورو بەرامەگەر ئیسرائیلەکەنا ئەوە هیچ کاتێک لە هیچ کام لە دەوڵەتەکانی خۆرهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقاشا وجودی نییەەوە هیچ کە مەسەرەن بۆ نمونە ئێران هەڵبژاردنشتی تیاکرێ بەڵام هیچ مقایسەیەک ناکرێت لە بینی تورکیا و هینا بکرێت لە تورکیا بۆ نمونە دوو حزبی کۆمونیزم مەقڕیان هەیە لە ناو ئستەمبوڵا لە ناو ئەنقەرەیە مەقڕیان هەیە ئاشکرا کارەکەن جەریدە دەرەکە ئەنی وانە بە جۆرێک لەو جۆرانی کە تەسویر دەکرێت بەڵام ئەردۆغان لەگەڵ ئەمەیە هەمیشە مشکلەی بووە و هەمیشە و دایم هەوڵی داوە دەستگای قەزایی بۆ بەکاربێنە نیارانی خۆی حەزف بکە ئەمڕۆ بە فرسەتی بینی ئەردۆغان ئەم کارە بکەوە من وا ئەزانم کە تورکیا هەنگاو هەڵەگرێ بەرە و ئیستیبدادێکی ئاشکرا و ڕوون دەرچوون لە قانون وەختێک لە ئەمریکایە ئینسان ناتوانێت قازی دەربکە ئەمڕۆ نازانم هەواڵەکان متابعە کردویان نا ئاوری ڕەحمان
ترامپ قەرار وایە بڕیار وایە قازیە کە ڕێگری لە بڕیارە تەنفیزیەکانی ئەوە کا دەرکاوە دەری بنێڵ گوایە ئەم قازیە حیزبی دیموکرات و خیانەتکارە و لە دژی من کارەکە ئەوانە بەتەمایە دەری بکە ئەتە دەخولێکی ئاوە ڕاستەخۆ لە دەستگای قەزائیە کە مانایەک بۆ ئەوە نایڵێتەوە کە پێشتر باسەکرا لە ناو چوارچێوی دیموکراسیە جاکردنەوەی دەسەڵاتەکان و دەسەڵاتی قەزایی جیای و دەسەڵاتی تەنفیزی و تەشریعی جیاوەمانە هەموومانە خەریکە لە ئەمریکا تێکەڵێ بۆچی لە تورکیاوانە بێ لەبەرەوە من وا ئەوەی کە پێشبینی ئەکرێ ئەوەیە تورکیا بەرەو ئیستیبدادێکی ڕوونتر ئەڕوا وەلەم کەینوبینەیە وا دیارە ئەم لێدانە لە ئەکرەم ئیمام ئۆغڵو هەم بۆ حەزفکردنێتی لە معادلاتەکان وەکو بڵین کەسێک کە بەچەی لەگەڵاکەوە هەم بۆ ڕاگەیاندنی ئیستیبدادێکی ئەوریانە کە لەم بینە من نازانم مەداخەوە پرسیارێکە بێ لە خۆمانی بکەین ئایا دەم پارتی و ئەو هێزە هەڵوێستی چیە من هیچ هەڵوێستێکم نەبی لەوە دیێنەوە نازانم تۆ متابعەت کردووە بیستۆیان نا ئاورە ڕەحمەت ئەوەڵە من هیچ شتێکم لە دەم پارتی و ئەو بەرەی کە نزیکن لە پێکەکە تا ئێستا نەبیستووە شایدێ بە تەواوەتی مدیانم تاقیب نەکردووە بەڵام تەسەورەکەم بەم وعدەی دیالۆگ و مەجاالدان بە ئۆجاران پەیامەکەی ئێعلام کا و دەم پارتی لەم بینەدا ئەوەی خۆیان پێڵێن پرۆسی ئاشتی یاسازشیان بەدەستەوە گرتووە بە نەزانم ئەوانی پاسی و ڕاگرت بێ ئەوان ئەڵان بە قازانجی خۆیان بە قازانجی پرۆسەیە کە زاهرن بەنێوی ئاشتی دەستیان پێکردووە ئەلان لایەنگری لە ئیمامۆغڵو بکەن و لە دژی ئەردوغان و ئەو دەوڵەتە قسە بکەن معلومە ئەردوغان تەحملی ناکە و لیان قبول ناکە و ئەوە باجێکە لەوانی سندووە با من بگەڕێمەوە سەرەوە ئەم تەحولاتی کە هەر لەم دوو سێ ڕۆژەدا و هەرم ماوەش لە تورکیا ڕووەدا دقیقەن ئەبێ هەبینێنێ چوارچەوەی ئەم تەحولاتی کە لە جەهانا گوزەرێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستا گوزەرێ و بە نەزەرم ئەوەی زۆر ڕۆشنە دەوڵەتی ئێستای تورکیش ئێوێ تا زمانێک پێیوا بوو ئەتوانێت مەسەلەن تا 6 مانگلەوە پێش حتا باری لەفزی و تەبلیغاتیۆ بڵێ تقابلێ لەگەڵ ئیسرائیل بکە ئەوانە بەڵام ئێستا بینن لەم پرۆسەدا ئەم پرۆژەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە تۆری واقعی ئەمریکا ئیسرائیل تا ئێستا سەرکەوتوو بووە محور مقاومەتەکە شکستی خواردووە دەرنچە دەوڵەتی ئۆردوغانی حتا ئەخەوانی ئەوێ بۆ مانەوەی خۆی لەگەڵم وەزیەتە جوود بکە من بۆ باشە هەر لەم دوو سێ هەفتەیە کە بە بۆنەی ئەم پەیامەی ئۆجەلانەوە سمینار و کۆڕ و کۆبوونەوە بوو بەش بە حاڵی خۆم قسەم کردووە وتم حتا ئەوەی دەوڵەت باخچەلیەک و بە حمایەتی حتمما ئۆردوغانە و کارەی کردووە دێ و پەیامی ئەوادا و بە ئاشتی و برایەتی بینی کورد و تورک دروست بێەوانە کە لە سابقەیانە بووە ئەوەندە فاشیست بووە بەشێک بۆ خۆجووتکردنیانە لەگەڵم وەزیەتەی ڕۆژهەڵات ئەویشەوەیە کارتی کورد بەدەست دەوڵەتی ئیسرائیل ئەمریکا کەسی ترەوە نەبێ بە قەولی خۆیان سازشێکیان لەگەڵ کردێ ئێستاش ئەم کێشمەکێشەی ئێستاش و بەتایبەت بە فاکتێک کە تۆڵی ساعتا لەگەڵ ترامپیش قسە کراوە و لەوانەیە وعدە و وعیدێکی گرتوێ عاقبەت دەوڵەتی حاکمی ئێستا لە تورکیا ئێوێ بەشە لەم ئاڵوگۆڕانەی ڕۆژهەڵات بێ لە سووریە دەرەجەیە لە موفقیەتی بەدەستێناوە موفقەتی بەعدیەکەیەوەیە قەزیەی کورد لەوێنە کۆنتترۆل بکرێ گەلانی کەم سەرکوتیش نەکرێت کۆنتترۆل کرێ ئەو چۆرەی کە دەوڵەتی تورکیا ئەوێ لە چوارچێوەی تەوافق و سازشی بینی دەوڵەتی دمشق و مەسەلەن جریاناتی کورد لە کوردستانی سووریا من پێما بێ ئۆردوغانوانە بەو نەتیجە گەیشتون هاوڕایی زیاتر بکەن لەگەڵ پرۆژەی ترامپ و حتا ئیسرائیل ئەو جۆرەی کە تۆڵی هەرچەنەمە خوێندنەوەیەکی زیاتریەوێ ئەبێ بزانین ڕۆژەکان و ئەم تەحولاتە چۆنی بەسەردێ بۆ ئەوەی بتوانێت لەگەڵ ئەم پرۆژەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی ئەمریکا و نەتانیاوانە خۆی جوودکە دەی لە نێو خۆی خودی تورکیەدا عاقبەت دەبێ ئەو کارتانەی کە پێی وایە بە زەریری ئەتوانێت بچەرخێ ئەوانە کۆنتترۆل بکە بەشێکی مەسەلەی کوردەکە بووە بەم وعدەی ئاشتیە بەشێک شیوەیە ئەم ڕەقیبە ئەسلیانەی خۆی بخات حاشیەوە خۆ ئەزانێ ناتوانێت حزبی جەهەپا بە تەواوەتی سەرکوت بکە بەڵام ئەوێ خۆنسایان بکە ئەیان بخات بیان بخاتە پەراوێزەوە ڕەقیبە ئەسلەکەی کە گەرم ئیمامۆغڵووە بەرحاڵ تحتی کۆنتترۆل قرار بگرێت من پێما بێ هەموو ئەوانە لەو چوارچەوەیە ڕوەدا و بەتایبەت
دەوڵەتی ئێستای ئۆردۆغانوانە لەگەڵ بحرانی اقتصادی گەورەش ڕوبەڕوهن لەگەڵ مشکلاتی اقتصادی گەورە ڕوبەڕوهن لەگەڵ ناڕزایەتی گەورە ڕوبەڕوهن ئەم کێشمەکێشانە ئەگەر تیا سەر بکەوێ لە عینی حاڵە ئەو مشکلاتی تریش خاتە پەراوێزەوە دوای حەلی بکە و من ئاخرین قسم ئەوەیە نەتەنیا ئەگەر تیا سەر بکەوێ فەزای ئێستبدادیە بێ ئەگەر ئەم کێشەیە زۆر تونتر بێتەوە من ئەڵان زۆر ئاگادار نیم فاکتی زۆر قەویم نییە لە تورکیا هەمیشە و دایم لەم شەرایطە زۆر ئاڵۆزانەیە لەم شەرایطە زۆر حادانەیە عاقبەت ئەرتەش نەقشێک لە خۆی نیشانەدا بەحسی کودەتا مەترەحە بێ هەرچەند دوای 2014 بوو 15 بوو ئەو کودەتا ناموەفەقەی کرا خودی ئۆردۆغان وەها دەستێوەردانی لە نێو ئەرتەشی تورکیا کردووە ئەلان ئەگەر کودەتایەکیش بکرێ بە نەفعی ئۆردۆغانە کرێ باوەڕ ناکەم بە نەفعی جەریانێکی دیکە ئۆردۆغان بگاتە جێگایەک دەرەقەت جەماوەرەکە و ئەم جەهەپەنەیە من پێم وابێ یەکێ لە فاکتۆرەکانەوەیە دەست بەرێ بۆ دەخاڵەتی ئەرتەش و ئەرتەش بێنێ بە نەفعی خۆی نەوعە کودەتامانن بەڕێوە بن بەرحاڵ ئەوە وایە منیش پێم وایە ڕووداوەکانەوەی کە بینین تا ئێستا وایە خوێنینەوە کە لەوە ناچێکە بڵێن ناڕازیان یاخود نەیارانی ئەردۆغان لە جەهەپەوە ئەوانە دەستی باڵایان هەبێ ئەوان ئەگەر بەدەست ئەوان بێ بڵێن کاردانەوەیکی زۆر وا توندیان لەخوایان نیشان نەداوە کە نیشانی باکە بە هیچ جۆرە قوبوڵ ناکەن ئەم مەسەلەیەتە بەپەڕێ و ئەوانە یاخود بڵێن شەڕمان هەتاک و کۆتاییە مشتی لەم بابەتانە نابێنانی مووقفێکی زۆر بەهێزی وا نابینرێکە هەموو جەهەپە لە پشت بڵێن ئەکرەم ئیمام ئۆغڵۆ بن چونکە شتێک حقیقەتێکی هەیە یەکێک لەم مۆزوعانە نوکتانەی کە هەشە لەم بینە ئەوەی ئەم قەزەی کە ئێستا چۆتە مەحکەمە گوایە ئەکرەم ئیمام ئۆغڵ و باندێکی بڵێن تاوانکاری سازماندا و ڕێخستۆ ئەوانە و گەندەڵی کردو ئەمانە لە ناو خودی جەهەپەوە لە ناو خودی حیزبەکەی خۆی ئەم شکاتانە لە دادگا کراوە ینی ئەوەیە کە خودی ناو جەهەپەش ئەو یەکانگیری یەکانگیر نین و یەگرتو یەگرتوونین چوار باڵن بەشێک ئەمەی کە ئالتەرناتیڤەکەی تریان یاخود کاندیدەکەی تریان کە مدیر بەلەدەی ئەنقەرەیە لەگەڵ ئەکرەم ئیمام ئۆغڵوە لەسەر یەک خەدنین هاوڕانین و سراعێک لە بینیانایە بەرحاڵە گەر بەدەستی جەهەپە بێ ئەمە ناکرێت ئەوەی کە ئەگەری هەیە کە ئەم دۆخە درێژە پێبدا لە ناڕزاییوانە ناڕزایی خوێندکارانەکە ئەمڕۆ ئێستا من پێشتۆزێک سێری هەواڵەکانم کرد وا دیارە فراوان بۆتەوە تەنانەت ئەدەنە و شارەکانی تریشی گرتوتەوە خۆپیشاندانی خوێندکاران قسەکەی تۆ من تەیید دەکەم و ئازانم ئەگەر بگاتە جێگایە کە ئەردۆغان نەتوانێت بە پۆلیس و ئەوانە معالەجێ مەسەلەکە بکە ئەرتەشیان بۆ دابەزێنێ و بە جۆرە لە جۆرەکان ئەرتەش کودەتایەک بە قازانجی ئەردۆغان بکاتەوەوانە و دۆخەکە بمێنێ لەبەرەوەی کە لە چوارچێوەی لە پەیوەندی نێو دەوڵەتەکانە ئەردۆغان ڕەوابەتێکی زۆر زۆر باشی لەگەڵ پۆتینە هەیە پۆتینی ژۆک و ئەردۆغان استیبداد و دیکتاتۆر و مافیا چییە ترامپەوەکە قسە و باسێکی دوور و درێژیان کردو لەوە چە ڕێکەوتن هەوێ لە بینە ئەوروپایە کە ئەو هەڵوێستە زۆر تند و زۆر لێبڕاوانەی ناتوانێت لە بەرامبەر تورکیا هەبێت چونکە ئەگەر ئەمریکا ئەڕوا تورکیا دووەمین هێزی سەربازی ناتۆیە و لەم بینەیە ئەمەش هەر لە معادلاتەکانە حساب بکرێ ممکنە ئیعلامیان زۆر بەهێزێ بەڵام بەو جۆرە نابێت لەبەرەوە من وازانم کە ئایندەی ئەم دۆخە بەرەوە ئەوە ئەچێ وە ناشتوانی تاوان پێشبینی هەموو شتێ بڵێن 100% چۆنە ممکنە ناڕزایە جەماوەریەکان بە جۆرێک فراوان بێتەوە کە تەنانەت بە ئەرتەشیش کۆنتترۆل نەکرێەوە مەسلەیەشی ترە ومێدەوەیە کە ئەم ئیستیبدادە نەچێتە پێشەوە بەڵام ڕەوتی ڕووداوەکانی دنیا و ئەوەی کە لە خۆرهەواتی ناوەڕاستا ڕوەداوای پێشووتر باسمان کرد کە ئیسرائیل دەتوانێت ئاوا لە فەڵەستین بکە بوارێک بۆ ئەوە نایەڵێتەوە کە بڵێن پێشکەوتنی دیموکراتیانەوەکو خۆیان ناوێنن بڵێن لە ناو دووکەوانەیە باسی بکەین بە پێچەوانەکەی ڕاستە ئیستیبداد خەریکە باڵا دەستی زۆرتر پیاکەوە ئیستیبدادێکە بەنهێنی و بە پەنهانی لە تورکیا هەیە لەوە چێ لەمە دوا زۆر بە ئاشکرا و بێپەردە خۆی بنوێنێەوە ڕێگا بۆ خۆی بکاتەوە کە جێگیر ببێت بەرحاڵ من بینەرانم ئاگادار بکەمەوە کە سبەینێ بەرنمەیەکم هەیە لەگەڵ هاوڕێشی ئازیزە چاودێریشی دۆخی تورکیا و کاروبارەکانی پەیوەند بە
قەندیل و بە ڕۆژاوای کوردستانەوەیە ئەو هاوڕێە حەسەن جوودیە گفتوگۆمان ئەبێوە بەشێک لە پرسیارەکان ڕوبەڕووی ئەوەکەینەوە منیش هاوڕای تۆم هاوڕێ ڕەحمان پێویست بەواکە کە بۆ ئەوەی ئەو پرۆسەیەکە لە تورکیا دەستی پێ کردووە بگا بە ئەنجام وە شتێکی لێبەدی بێ کە کێشە و مەسائلی بەسەلەی کورد لە کوردستانی تورکیایە بەس چارەسەر بگاو ئەوانە پێویست بەواکە کە بەر بەم ئیستیبدادە بگیرێ لە سایەم ئیستیبدادەیە ئەو مەسائلە نەک چارەسەر ناکرێت ممکنە قوڵتر ببێتەوە ممکنە کێشەکە گەورەتریش بێتەوە لە بری ئەوەی کە چارەسەر بکرێت بەرحاڵ منی لە کۆتاییدا چەند شتە تاکید بکەم شایدی تر کۆتایی بەرنامەکەشمان بێ دروستە ئەوە کۆتایی بەرنامەکەمان ئەو پێم خۆشە ئەم کۆمنتە لێرە باس بکەم ئەم برا ئاوڕێ ئەڵێ بەڕێز بەڕێوەبەری بەرنامە پرسیارەکانت زۆر دوور و درێژە و خۆشت وەڵام دەدەیتەوە بەم شێوە گفتوگۆ نازانرێت کە میوانەکە جواب پرسیارەکانتەوە ڕێجان میوانمان نییە ئێمە هەردووکمان من و هاوڕە ڕەحمان حسێنزادە ئەم بەرنمەیە پێکەوە بەڕێوە ئەبین وا دیارە تو بەرنامەی تەلەڤیزیۆنت دیوە پێشکەشکارت بین و من پێشکەشکار نیم ئەم بەرنمەیە هاوڕێ ڕەحمان خۆشی ئاگادارەوە ڕەحمان خۆشێتوانێ وەڵام بداتەوە ئەم بەرنامەی هاوبەشی هەردووکمانە ئەگەر ڕانەهاتون لەگەڵ ئەم شێوە بەرنامانەیە وا چاکە ڕابێن ئەوڵەن جارە سڵام هەیە بۆ هاوڕە سەلاحی ڕەسوڵپور ئەڵان دیم ئەو کامنتەی داناوە دیارە ڕفێقی نزیکی منە ساڵانێکی زۆر هاوخەبات تا ئێستاش هاوخەبات بوون بەیەکەوە هاوڕە شەماڵ زۆر سپاسێکم هەروایە هاوڕە سەلاح هەر وەک گوتراوە دیالۆگ لەسەر پرسە گەرمەکان لە ئەساسە ئەم بەرنامەی بانامەی کاناڵی هیوا مبتەکرەکەی و ئەو کەسەی کە دای مەزرانوە هەر لە ئەوڵەوە هاوڕە شەماڵ عەلی بۆ زۆری لوتف کردووە بەیەکەوە قەرارمان بووە کە ئەم دیالۆگە مشتەرەکانەمان ببێ هەر هەفتەیەک ڕۆژانی پێنجشەممە بۆیە هەردوو لا بەقەد یەک حەقمانەیە ساری نەزار بکەین ئەوە لەو بابەتەوە بەڵام من تەنیا تاکید لەسەر دووسێ خاڵ ئەمێ ئەم بەشە لە بەرنامەکەمان پیابێ کۆتایی بەرنامەکەمانە تاکید بکەم ئەویژەوەی ئەڵان کەرەم ئیتفاقە کەوتووە یەکەم من وها بە باشە زانم لەم کێشەی بینی ئەم دووباڵی بۆ ژوازی کە هەردووچیان بەڕاستی لە نظر منەوە کۆنە پەرستە تژێکەکار ژمافی ئینسانە کۆمەلگای تورکیایە هەرم حزبی جەهاپە ساڵها حزبی دەوڵەت و حاکمیت بووە و لە دەورانی جۆرا و جۆرە من تۆ هیچ زەڕێک سەمپاتیمان پیان نیە و پێماشوانە نییە پرۆژۆ بەنامە بەڵام لەم کێشەی دووباڵی بۆ ژوازیدا ئەلئان ئەگەر دەوڵەتی حاکم کە ئەوڵەن بە دەلیلەوەی دەوڵەتە قدرەتی دەوڵەتی بەدەستە تیا تووشی پاشەکشە بێت تیاشی شکست بێ باشترە ئەمە یەک دوایە لەم کێشەدا ئەگەر دەوڵەتی ئۆردوغان دەستباڵا پەیدا بکە ئەو شەرایطە ئیستبدادی بۆ سەر کولی کۆمەلگاکە زۆرترەکەوە خەتەر ناکترە هەتا تەرەفی مقابلی هەتا پاشەکشە بەسەر ئۆردوغانە دابسەپێنێ سبێنە حتا کاندیدەکەی بێ بەڕێی جمهوریش ناتوانێت بە ئاسانی ئەم دەوری ئیستبدادە تەکراکەتەوە بەڵام مهمتر لە ئەمانە ئیوادارم لە کۆمەلگایەکی پان و بەرینی وەکو تورکیە کە بەرەی چەپیتایە بەرەی ئازادی خوازیتایە بەرەی بەرابەری خوازیتایە لەم کێشەی باڵەکانی بۆ ژوازی بتوانێت ئیستفادە بکە خۆی بەهێزترکە خۆی قەویترکە بەدەنگێکی بەرزتر بەڕێکخراویەکی زیاتر بە سازماندراویەکی زیاتر بێ ئەزانم ئەڵان و بە ئاسانی چاوەڕوانی ئەوە ناکرێت بڵین لە کێشەی بینی دەوڵەت و ئۆردوغان و جەهەپەدا ئەها قودرەتەکەوێتە دەستی ئەوان ئەوەندە زێهنی نین بەڵام ئەتوانێت بەرەی چەپ و ئازادی خواز و بەرابەری خوازی کۆمەلگای تورکیا لە سەراسەری تورکیەدا لە کوردستانی ئەتوانێت بەهێزتر بێ ئەتوانێت قەویتر بێ ئەتوانێت لە پرۆسەی تەحولاتی سیاسی ئایندەی تورکیەدا نەقشێکی زیاتر بێ و کۆمەلگا بەرەو ئەو جگایە بەرێکە بەرحاڵ ئازادی خوازی و بەرەبەری خوازی پەرەیەکی زیاتر بستێنێ و ئەم ڕەوتی کۆنەپەرستی ئەردۆغانی و جەهەپەی و ئەوانە بکەونە پەراوێزی کۆمەلگاوە هیوادارم بەرەی چەپ و ئازادی خواست لەم پرۆسەدا خۆیان بەهێزتر و قەویتر کرد زۆر باشە بەرحاڵ بەم قسانەی تۆ هاوڕێ ڕەحمان بەرنامەکە کۆتایی پێدێنین